بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامی باسخوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ڕەوشی ئافرەتانی کوردستان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێ. هەموو ساڵێک لە 25 نۆڤەمبەر واتە 25/11 هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە دژی ژنان. ڕۆژانە ڕێکخراوەکانی مافی ژنان و کەناڵەکانی ڕاگەاندن داتاگەلێکی زۆر ئامارگەلێکی زۆر دەربارەی بوونی توندوتیژیەکی زۆر لە هەرێمی کوردستان دژی ئافرەتان بڵاو دەکەنەوە. بەڕادەیەک ئەم توندوتیژانە هێندە زۆر و مەترسیدارن کە مرۆڤ دەبێ بپرسێ ئایا کۆمەڵگەی کوردی بەو ڕادەیە گەیشتۆتە ئەو ئاستەی کە تەنانەت بەرامبەر بە ڕەگەزەکەی خۆی کە یا بریتێ لە دایکی یا خوشکی یا خێزانی ئەو هەموو توندوتیژانە دەکات لە کاتێکدا دەیان ڕێکخراوی مافەکانی ژنان هەن کە هەمیشە هەوڵی پاراستن و بەرزکردنەوەی ڕێزی ئافرەت دەدەن. لەم ڕۆژە کێشەکانی ئافرەتان لە چ دۆخێکدایە؟ لە 25 نۆڤەمبەر واتە هەفتەی بەرەنگاربوونەوە دژی توندوتیژی ژنان چی کراوە بۆ ژنان؟ ڕێکخراوەکان چیان بە ئافرەتان بەخشیوە تا چەند توانیویانە کێشەکانی ئافرەتان کەم بکەنەوە؟ هۆکارەکانی پشت توندوتیژی دژی ژنان چین؟ جۆرەکانی توندوتیژی چین؟ چۆن بتوانین ئێمە توندوتیژی دژی ئافرەتان بنەبڕ بکەین یا هیچ نەبێ کەمی کەینەوە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز خات و شنۆ عەبدوڵڵا پێنجوێنی چالاگوانی بواری مافەکانی ژنانمان کردووە. خات و شنۆ زۆر بەخێربی. چەند ڕۆژێ بەر لە ئێستا 25 نۆڤەمبەر 25/11 هەفتەی بەرەنگاربوونەوە بوو دژی توندوتیژ دژی ژنان. بزانین ئەم ڕۆژە چییە و تێیدا چی بۆ ئافرەت ئەکرێ و چه شتێکی تێدا باس کراوە؟ بەڵێ بەناوی خۆی گەورەی میهرەبان سپاس بۆ بەڕێزت بۆ تێگڕای بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. 25 نۆڤەمبەر کە هەموو ساڵێک ئەم یادە دەکرێتەوە ئەکری ئێمە قسە لەسەر مێژوەکەی بکەین کە بزانین مێژووی 25 نۆڤەمبەر دەگەڕێتەوە بۆچی وە لە چێوە هاتووە. لە ڕوانگەی مێژوویەوە ئەتوانم بڵم دەستنیژانکردنی ئەم ڕۆژە ڕۆژێکی گرنگ بووە کە بە 25 نۆڤەمبەر دانراوە بۆ ئەم ڕۆژە کە بە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان دیاری کراوە. یادەکەی دەگەڕێتەوە بۆ کوشتنی سێ خوشک کە سێ با بڵێن کەسایەتی دیاری چالاکوانی سیاسی بوون کە داوای مافی ڕەوای خۆیانیان کردووە پێیان وتراوە خوشکانی میرەباڵ. ئەم خوشکانە با بڵێن ئەم سێ خوشکە کەسایەتێکی ینی دژی با بڵێن دژی کۆماری دۆمیناڵ ینی لە کۆماری دۆمیناڵ دژ بە سیستەمی حکومڕانی ڕافایل ترۆخیلۆ بوون کە ئەو کاتە با بڵێن فەرمانڕەوایی ئەو حکومڕانی کردووە. ئەم سێ ئافرەتە چۆن ئەڵێیت کە داوای مافی سربەخۆییان کردووە و کەسانی سیاسی و چالاگوان بوون لە مافەکانی ژنانە. بۆیە ئەمە با بڵێن ئەم حکومڕانیان پێ قبول نەبووە یان با بڵێن ئەم ئافرەتانیان پێ قبول نە. ئەم سێ کەسە لە ساڵی 1960 هەرسێکیان تیرۆرکران. لەبەرەوە نەتەوەی گرتوەکان لە حەڤەی دیسەمبەری ساڵی 1999 بڕیاریدا 25 نۆڤەمبەر وەک بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان دیاری بکرێت کە ئەم سێ ئافرەتی تێدا کوژراوە. مێژوەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە. لە کەیەکەوە کورد برەوی بەم ڕۆژەداوە وەکو ڕۆژێک بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی کاری لەسەر کردو ساڵانە ئێمە ئەگەر باسی کورد بە شازێکی گشتی بەڵام ئەگەر باس لە ڕێکخراوەکانی ژنان بکەین بە تایبەتتر گرنگی داوە بەم ڕۆژەوە چەند ساڵە با بڵێن لەو نەوەتەکانەوە تاوەکو ئێستا ئەم یادە دەکرێتەوە و هەموو ساڵێک بۆتە ڕەمزێک بۆتە سمبولێک بۆ ژنان بەوەی کە توندوتیژیان بەرامبەر نەکرێت بەوەی کە مافەکانیان بۆ بگەڕێندێتەوە بەوەی کە ئیتر بەسە ئەم هەموو توندوتیژی لە جیهاندا دەکرێت. ئێمە قسە لەسەر ئەوش بکەین کە توندوتیژی تەنها لە هەرێمی کوردستاندا بەرجەستە ناکرێت بەڵکو لە تێگڕای جیهانە توندوتیژی بەرامبەر بە مرۆڤەکان دەکرێت بە پیا و بە ئافرەتیشەوە. بەڵام ئەگەر قسە لەسەر مەسەلەی ئافرەت بکەین لە ئێستادا توندوتیژی لە جیهانیشدا بەرامبەر بە ژنان دەکرێت کە ئەمارەکان پێمان دەڵێن کە ساڵانە چەندها ئافرەت دەکوژرێ بەوەی کە ئەوانیش بەو شێوەیە گیرۆدەی با بڵێن ئەو حاڵەتانن کە ئافرەتان ڕوبەڕووی ئەو توندوتیژانە دەبنەوە. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستانە لە چەند ساڵی ڕابردووە ئەگەر بڵێن لە دوای ڕاپەڕینەوە تاوەکو ئێستا گرنگی دراوە بە 25 نۆڤەمبەر کە ڕۆژێکی مێژوویە کە پێویستە ئێمە ئافرەتان ئەوەش بڵین کە ڕێکخراوەکانی ژنان بەتایبەتی تەنها لەم ڕۆژەیە ڕۆڵیان نەبێ با بڵین ساڵانە لە 25 نۆڤەمبەر هاتووی تریادی ئەوە بکەیت و یاخود لە 8 مارسا یادی ژنان بکەیتەوە ئیتر بەستە. بۆی پێویستە هەموو ڕۆژێ بۆ ئافرەتان ینی شتێکی گرنگ بێ و توندوتیژیەکان بەداخەوە من یەکشت لێرە ئەڵێم
کە جێداخە ئێمە ساڵانە قسە لەسەر تونند و تیژیەکان دەکەین یان با بڵێن ئەو چالاکیانە وەکو چالاکیەک دەگەڕێتەوە کە زیاتر لە حکوومەت و لە پەرلەمان و ئەوە لە ئاستی ئەوەیە قسە لەسەر مەسەلی ژنان دەکرێتەوە چالاکیەکان لەوێ و بەرجەستە دەبن ئیتر دوای ئەوە هیچ شتێکی تر نامێنێتەوە بۆ ژنان واستێکێک کە تەنها ڕۆژێک تایبەتە بە ژنان کە ئێمە قسەی لەسەر بکەین کە ئێمە داوای مافەکانیان بکەین کە بەداخەوە بەم جۆرە نایبینین بۆیە ئێمە نیگەرانی وەکو ڕێکخراوەکانی ژنان بە تێگرانکە ئێمە قسەی لەسەر بکەین بۆی کە ئەمە نەبێتە چالاکیەکی ساڵانە وەکو ئەشبینین لە هەرێمی کوردستانە بەداخەوە کە ساڵانە لە هۆڵێکی گەورەیە ئەم یادە دەکرێتەوە و دەکرێتە چالاکیەکی ڕێکخراوێک و یاخود با بڵین بەشێک لە ژنان ئەیکەنە چالاکی خۆیان بۆی کە ئیشەکانیان پێ ئەوە بکەن لەبەرەوە ئەمە بەو جۆرە ئێمە بەڕاستی نابێتە هەوێنێک بۆ ئەوەی کە مافەکان بگەڕێنینەوە بۆ ژنان لە چوارچێوەیەکی دیاری کراوە بڵێن ئێمە ساڵانە تەنها لەم ڕۆژە یادی ئەمڕۆ یان یادی بە بەرەنگار بوونی تونند و تیژی ژنان بکەینەوە بۆیە پێویستە ژنان هەمیشە قسەیان لەسەر بکرێەوە هەمیشە ڕۆڵ و کاریگەریان هەبێ بۆ خۆیان ڕۆڵ و کاریگەریان هەبێ بۆ خۆیان بتوانن خۆیان بچەسپێن لەناو کۆمەڵگای لەناو تاکی خێزانە ئەمە بە خۆی گرنگە کە بوونی خۆیان بسەلمێن لەناو کۆمەڵگایە بۆ ئەوی کە ئەم تونند و تیژانە هیچ نەبێت تا ڕادەیەک ئەگەر بن بڕیش نەکرێ کەم بکرێتەوە یاخود بە شێوازێکی ئەو تۆ بەو جۆرە نەبێت کە ئێمە ساڵ بە ساڵ ڕێژەکان ئەبینین بەرەو هەڵکشان ئەچێت ئێمە بەداخۆ ئەمانەوێت ساڵانە کەم بێتەوە بەڵام ئێمە لەگەڵ قسەکردن لەسەر مەسەلەی ژنان و لەسەر مافەکانی ژنان دەبینین ساڵانە ڕێژەی تونند و تیژەکان لە هەرێمی کوردستان ڕوو لە زیاد بوونە. منیش پرسیارم ئەوەیە لەگەڵ زۆربوونی تەکنەلۆژیا و زۆربوونی خوێندن و منەبڕکردنی لە خوێنەواری و هەتا کرانەوەی کۆمەڵگە بەڕووی ئافرەت و ئافرەتیانی تا ڕادەیە بەرەو باشتر چواتۆتە ئاستی پیاوە بەڵام سیرەکەین تونند و تیژیەکان بەردەوام لە گەشتسەندن و زۆربوونان هۆکاری ئەمە چییە؟ ئێمە ئەگەر قسە لەسەر ئەوە بکەین بەڵێ یەکێک لە هۆکارەکانی تونند و تیژی تەکنەلۆژیایە ینی ئەوە بیرمان نەچێت چونکە تەکنەلۆژیا لە ئێستایا بووەتەوە هۆکارێک بۆ ئەوەی کە ئافرەتان تونند و تیژیان بەرامبەر بکرێت ئێمە بەڕاستی لە بەپێی ئامارەکانی بەڕێبەراتی تونند و تیژی دیژی ژنان کە ساڵانە با بڵێن راپۆرتی خۆیان بڵاو دەکەنەوە لە چەند ساڵی ڕابردووە با بڵێن لە پار لە 2 ساڵی ڕابردووە قسە لەسەر ینی راپۆرتەکانیان باز لەوە ئەکا کە ئافرەت زۆر جار ژن بووە لەسەر مەسجێک کوژراوە کە دوای ڕوون بۆتەوە کە ئەمە هەڵەیەکی تایە بەڵام تازە ژیانی ئەو کەسە لە ناو چوانی سیرەکەی لەسەر بەسیترین شت ئەم ئافرەتەی ئەکوژر یاخود ئیهانە ئەکرێ یاخود زۆر تونند و تیژیەکی ئەو توی بەرامبەر ئەکرێ کە نەتوانرێت ینی پێویستە ئێمە تەکنەلۆژیا بە شێوەیەک بەکاربێنرێ بە تایبەتی ئافرەتان لە ڕۆ چەندە بۆ ئێمە سوودمەندە بۆ تاکی هەرێکێکمان سوودمەندە بۆ تێگڕای مرۆڤایەتی چەند سوودی پێمان ئەگەێنێ ئەوەندەش زەرەرمان پێدەگەێنێ بۆیە پێویستە ئێمە ئافرەتان بە تایبەتی لە هەرێمی کوردستانە ئەوەی کە سوودمەندە لە بواری تەکنەلۆژیا بەکاربێنرێ بەڵام بەداخەوە هیچ سانسۆرێک نییە هیچ یاسایەک نییە بۆ ئەوەی کە ڕێگری بکات لەوەی کە چۆن تەکنەلۆژیا بەکار بهێنرێت چۆن بتوانانی تۆ ئەم ئامێرە بەکاربێنی بەداخەوە هەرێمی کوردستان یاسایەکی ئەوتویتیان نیە کە ئێمە بتوانین بەڕاستی وا بکەین کە ڕێژەی تونند و تیژیەکان لە هەرێمی کوردستانە کەم بکەینەوە. بەڵێ شنۆخانکەواتە ئەقلێکی فراوان ئەبێ ئەوە قوڵکا کە لەسەر مەسجێک نابێ ئافرەتێ بکوژرێ ئێمە وتمان بۆ منە پێشکەوتنی تەکنەلۆژیا و خوێندن و نەمانی نەخوێنەواری ئەمە وای کردووە کە ئافرەت هیچ نەبێت تا ڕادێ لە پلەی خۆی لە ڕێزی خۆی نزیک بێتەوە هیچ نەبێ بە پلە دوو سیر نەکرێت بەڵام پێت وان نییە هێشتا ئەقڵداخراوی پیاوی کوردی و پیاو سالارەتی و هێشتا ئەوەی کە لە ڕابردووە پیاو لە چ مەکانتێکا بۆ هەمیشە ئاغای ماڵ بۆ هەمیشە ویستویەتی مناڵ و ژن و نازانم بچووکەکان لە خزمەت ئەما بن و ئەمیش وەکو ئاغا هێشتا پیاو هەر لە پلەکەی خۆی دابێت و هەڵنەکشابێ یام هیچ نەبێ تۆزێ لە هینی خۆی بێتە خوارەوە بێت بۆ ئاستیژ ئێمە بیرمان نەچێ قسەش لەسەر ئەو بکەین کە چەندێک مافگەڕاتەوە بە ئافرەت لە دوای ڕاپەڕینەوە ینی بە بەراورد لەگەڵ پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین و ئەم چەند ساڵی دوایی بەڕاستی تاو مافگەڕاتەوە بە ئافرەت بەڵام لە تموحی ڕێکخراوەکانی ژنان بەو جۆرە نییە چەندێک ئەو مافە سندراوە یاخود گەڕێنراتەوە بۆ ئافرەت و ئێستا ئافرەتان با بڵێن بە شێوازێکی گشتی جۆرێک لە ئازادی ئەبینن لە ژیانی خۆیانە وەکو تاک لەگەڵ ئەوەشتا بە بەراورد لەگەڵ ئەوەیە بەڕاستی تونند و تیژی بەرامبەر بە تاکی بە ئافرەت دەکرێت لە ناو کۆمەڵگا و لە ناو خێزانەکانە ئەمەشمان بیر نەچێت چونکە ئێمە بمانەوە نەمانێت کۆمەڵگەی کوردی هێشتا خێڵەکیە ینی بەو مانایی کە چۆن ئەڵی جەنابەت باس کرد
ئاغایەک یاخۆ بڵێ کەسایەتیەک یا پیاوێکی ئەوە کە خۆی فەرزەکە بەسەر ئافرەتانە بۆی کە من لەگەڵ ڕێزم کە ئەمە چۆنەڵیوانەکەین بەسەر ئافرەتانە بڵێن ئیتر هەموو پیاوان بۆ جۆرە تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتان دەکەن ئێمە ئەوانە قسە لەسەر ئەو پیاوانە ئەکەین کە بەڕاستی تونند و تیژیەکی ئەوتۆ بەرامبەر بە ئافرەت ئەکەن کە جێی ئەوەیە کە قسەی لەسەر بکرێت کە جێی ئەوەیە کە بەڕاستی مناقەشەی بکرێکە ئێمە هێشتا پیاوانێکمان هەیە لە کۆمەڵگەی کوردیە بەڕاستی زۆر بە شێوازێکی ناشرین مامەڵە لەگەڵ ئافرەتانە ئەکەن ئێمە بینیمانە بە کەیس هاتوۆتە لاممان کە سەردانی شوێنەکانمان کرد بە تایبەتی شارۆچکەکان بە تایبەتی لادیەکان کە هێشتا هیچ مافێک بۆ ئافرەتان نەگەڕاوەتەوە لەوێ یعنی سیرەکەی لەسەر بەسیترین شت لەسەر زۆر شتی یعنی لاوەکی ئافرەت تونند و تیژی بەرامبەر ئەکرێت تونند و تیژی هەر ئەوە نیە کە تۆ بکوژرەی بەڕاستی جاری وا هەیە تۆ بە قسەیەک ناخی ئافرەتێک ئەهەژێنی بەڕاستی خۆی گەڕۆژ بخۆی لە قورئانە فەرمێ والفتنة أشد من القتل یعنی چەندێک ئەوە ناڕەحەتە بەرامبەرت یعنی تۆ قسەیەک زۆر کاریگەری هەیە بەرامبەر بە ئینسانەکان بە تایبەت بەرامبەر بە ئافرەت کە پیاوان ئێکا هێشتا ئەم ئەقلە داخراوە لە ناو کۆمەڵگەی کوردیە ماویەتی بۆی کە بکرێتەوە بەڕووی تەکنەلۆژیا بکرێتەوە بەوەی کە بتوانێت چۆن لەگەڵ ئافرەتە مامەڵە بکات چۆن لەگەڵ خێزانی خۆیان مەبیرمانە چە تەنها ئەوە نییە بڵین وڵا ئافرەتێک کاتێک کە تونند و تیژی ئەکا بەرامبەر بە خوشکی خۆی ئەکا بەرامبەر بە دایکی خۆی ئەکا بەرامبەر بە خێزانی خۆی ئەکا لەبەرەوە بێ قسە لەسەر ئەوە بکرێت کە چۆن ئەم تونند و تیژانە بۆچی ئاواتەشانە ئەسانێ بە تایبەتی لەم شوێنانی کە باسمان کرد بە دەر لە شارەکان ئەوە شار حاڵەتێکە کە تونند و تیژی بەرامبەرەکرێمە ئەوەش یاد نەکەین بەڵام ئەوی کە زیاتر کە تونند و تیژەکان بەرامبەر بە ئافرەتان دەکرێت هێشتا ماومانە کە ئەو ڕۆشنبیرکردنی پیاوان بە دەرەجە یەکەم ئێمە هەمیشاڵین ئافرەتان خۆ ئەوە شتێکی گرنگ ئێمە بۆ خۆمان و ڕێکخراوەکان تێکڕای ڕێکخراوەکان ئافرەتان ڕۆشنبیر ئەکەنەوە بە مافەکانی خۆیان بەڵام پێویستە لەگەڵ ئەوەشە کاتێک کە تۆ ئافرەتێک ڕۆشنبیر ئەبێ وەک زانایەک ئەڵێ تێکڕای خێزانەکە ڕۆشنبیرە بەڵام کاتێک کە پیاوێک ڕۆشنبیرەکەی تەنها بۆ خۆیەتی ئەو ڕۆشنبیریە بۆیە پێویستە پیاوانیش ئەو ڕۆشنبیریە بەڕاستی تیانە هەبێ و بزانن کە ماف بۆ ئافرەت چییە بزانێت ئەوە نێت تۆ بڵێ وەڵام من پیاوم من ئەوەی کە پیاوم ئیتر تاو پیاوەتی خۆم ئەسەلمێنن خۆی گەۆڕش ئەفەرمێ لە قورئانە الرجال قوامون على النساء ئاەتێکی جوانە گەر تۆ قسەی ینی بەوردی لێی ورد بیتەوە زۆر بەوردی باس لەوەکە کە پیاوە بێ قەوامە بەوە نیە کە تۆ تونند و تیژی بەرامبەر بە ئافرەت بکەی زۆر پیاوانەمەیان بەکارهێناوەکو چەکێک ئەڵێ وەڵا ئێمە ئەوە نیە خۆی گەورە باسی ئەکات کا بێ ئێمە پیاوەتیمان تیا بێ بەرامبەر بە ئافرەت تونند و تیژی بکەین بەعکسەوە بەو جۆرە نییە گەرمە پێچوانەکەی وەربگرین قەوامە ئەوەیە کە پیاو بتوانێ زەبط و ڕەبتی ماڵی خۆی بکا و خێزانی خۆی بکا کە ئیدارەی خێزانی بکە هی ماڵی خۆی بکە ئەمە بۆ جۆرە بێ ئۆژێکیش هەر ئەو تایبەتمەندی خۆی هەیە کە بتوانێت لە نێو ماڵە ئیدارە بکات چونکە دوو کەس ناتوانن لە یەک کاتە هەردووکیانە گیش بکەن بۆیە پێویستە ئەم قەوامەیە بگەڕێتەوە بۆ پیاو بەڵام بە جۆرێک نا کە تونند و تیژی بەرامبەر بکرێت بە جۆرێک بێ کە عدالت عدالت ناو خێزانەکانە هەبێ و ڕێزی تەواوەتی بێ بەرامبەر بە ئافرەتان بە تایبەتی ئەوەی کە لەگەڵی بژی کە خێزانی خۆیەتی کە هەر کەسێکی ترە نزیکترین کەسە لەیکە ئەو تونند و تیژانە نەهێڵێ لە کۆمەڵگەی کوردیە. شنۆخان لە ئێستادا ڕەوشی ژنانی کوردستان لە چه ئاستێکدایە ئایا جێگەی خۆشحاڵی ئێوەیە وەکو ڕێکخراوەکانی ژنان یام زیاتر بەرەو خراپترە ڕوا لە کۆمەڵگەکەماندا؟ وەڵاهی ئەتوانم بڵێم بەداخەوە ڕۆژی ژنان لە هەرێمی کوردستان ئامارەکان پێماڵانە ساڵ بە ساڵ ڕێژەی ئەو تونند و تیژانی کە بەرامبەر بە ئافرەتان دەکرێت لە هەڵکشانایە. ئێمە هەموو جار باس لەسەر ئەوەکەین کە پێویستە ڕێکخراوەکانی ژنان ئیش لەسەر ئەوە بکەین کە تونند و تیژەکان کەم بکەینەوە بەڵام سیر ئەەکەی ساڵ بە ساڵ تونند و تیژەکان زیاد دەبێت ئەمەش ناکاتە ئەوەی کە هۆکاری دروستبوونی ڕێکخراوەکانی ژنان بێت زۆر کەس لێرە لەوێ قسە لەسەر ڕێکخراوەکانی ژنان دەکا کە بە دروستبوونی ئەم ڕێکخراوانە ڕێژی تونند و تیژەکان لە هەرێمی کوردستانە زیادی کردو خۆ پێش ڕاپەڕێنیش ئافرەت هەر تونند و تیژی بەرامبەر کراوە بەڵام نە تەکنۆلۆژی هەبوو قسەی لەسەر بکانە ڕاگەاندنێکی ئۆتۆ بۆ قسەی لەسەر بکە کب کراوەتەوە یاخود ئافرەت بە خۆی قبوڵی کردو ئەم تونند و تیژەیە بۆ ناڕەحەتیە ماوەتەوە هیچ قسەی لەسەر نەکراوە بەڵام لە دوای ڕاپەڕین ئەم تونند و تیژیانە بەرە زیای کردووە بەوەی کە ئافرەتان داوای گەڕانەوەی ماف ئەکەن ڕێکخراوەکانی ژنان داوای گەڕانەوەی ماف ئەکەن بۆ ژنان بەڵام بە پێچەوانەکەی وەرئەگیرێت کە ڕێکخراوەکانی ژنان لەگەڵ دروستبوونیانە بەڕاستی چۆن ئەڵیت
کە ئەو مافیان بۆ ژنان نەگەڕانەوە. ئێمە قسە لەسەر ئەوەش بکەین کە ئەوە بەڕاستی غەدرێکی گەورەیە بڵێن لە ڕێکخراوەکانی ژنان بکرێ. هەرچەندە من بۆ خۆم وەکو خودی خۆم کەسێکم لە ناو ڕێکخراوەکانە ئیشەکەم و لە ماوەی 16 ساڵی ڕابردوو کە ئیشم کردو بە ئێستاشی لەگەڵ بێ بێوجدانیەکی زۆرە کە ئێمە بڵین ئەگەر ڕێکخراوەکان هیچیان نەکردووە، بەڵام لەگەڵ ئەوەشان من خۆم گلەی ئەوەش ئەەکەم کە هێشتا لە ئاستی ئەوەدا نییە کە ژنان لەو زوڵم و ناڕەحەتیە بێنە دەرەوە کە ڕوبەڕویان دەبێتەوە. زۆر جار کە ئەم شتانە یەخی ڕێکخراوەکانی ژنان ئەگیرێ. ئێمە چوینەتە شوێنان، چوینەتە با بڵین ناو خێزانەکان کەوانی بەرامبەریان تونند و تیژیان بەرامبەر ئەکرێ ئەو ئافرەتانی کە سکاڵا ئەهێنە لە ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتانی کە ئەیان شکات لە مێردەکانیان بکەنیان زۆر جار ناوێرن کە بەو جۆرە شکات لە مێردەکانیان بکەن، دێن لە لای ئێمە یاخود لە لای ڕێکخراوەکانی تر سکاڵا ئەکەن لە هاوسەرەکانیان کە تونند و تیژیان بەرامبەر دەکرێ. ڕێکخراوەکانی ژنان هەر یەکە و بە فکر و بە ئایدۆلۆژیا و بە بیرکردنەوەی خۆی قسە لەسەر مەسەڵی ژنان دەکات یاخود چارەسەری کێشەکانی ژنان دەکات، بەڵام ئەمەش ناکاتە ئەوەی کە بە جۆرێکی خراپ مامەڵە لەگەڵ ئەو کەیسەیە بکە، بەڵکو دوجار هەمووی یەک بە هەموو بیرجیاوازەکانەوە هەمووی ئەکاتە ئەوەی کە دوجار کۆمانەکاتەوە لەسەر ئەوەی کە داکۆکی لە مافی ژن ئەکەین، کە داکۆکی لەوەکەین ماف بگەڕێنرێتەوە بۆ ژن حەق بسەندرێت، نەک ئەوەی کە چۆن ئەڵێ بە تەواوەتی مافەکان بگەڕێتەوە بۆ ژن کە ژن تونند و تیژی بەرامبەر نەکرێت لە هەرێمی کوردستانە. شنۆخان شەوانە و ڕۆژانە لە سایتەکان و تەلەڤیزیۆنەکانەوە کۆمەڵێتدا تا بەرچاومانەکەون یا بەرگوێمانەکەون لەسەر زۆربوونی تونند و تیژی. جارە سەرتا بزانین ئەم توندوی تیژیانە کە کەناڵەکان بڵایەنەکەنەوە بەو شێوەیە ڕاستن یان بەو شێوەیە گەشتۆتەوە ئاستە و تا چەند باوەڕ پێکرا و ڕاستن ئەو داتایانە؟ ئێمە ناتوانین بە تەواوەتی قسە لەسەر ئامارەکان بکەین بڵین لە 100% ئامارەکان ڕاستن لەسەر مەسەلەی تونند و تیژی، چونکە زۆرینیان تونند و تیژی کە ئافرەتان بەرامبەریانەکرێت ئەسڵان هەر باس ناکرێت، یاخود نایەوێت بگاتە بەڕێوەبەراتیەک، یاخود نایەوێت بگاتە لای ڕێکخراوێکی ژنان، بەڵکو ئەمە کەب ئەکرێت. چەندێک ئامارمان هەیە لەسەر ئەوەندەشمان هەیە کە تونند و تیژی بەرامبەر ئەکرێت بەڵام باز ناکرێت. بە تێگڕا ئێمە ئەتوانین قسە لەسەرەوە بکەین کە ئەو تونند و تیژانی کە بەرامبەر بە ژنان دەکرێت کە ساڵانە بەڕێوەبەراتیەکان بڵین ڕای دەگەێنن لە ڕاگەیاندنەکانە، ئەمە ڕێژەیەکی دیاری کراوە و هاتووەتە لایەن وەک ئەوەی کە ئەکرێت. هەر لە 3 مانگی ئەم ساڵی ڕابردووە لە هەولێر 624 حاڵەت تۆمار کراوە کە 8 ژنی تێدا کوژراوە، 2 ژن خۆی کوشتووە، 18 ژن سوتاوە با بڵێ، هاوکات 580 سکاڵا تۆمار کراوە، لە سلێمانی 314 حاڵەت تۆمار کراوە، 7 ژن دەستدرێژی باڵین سێکسیان کراوەتە سەر، 1 ژن خۆی کوشتووە، 5 ژن خۆی سوتاندووە، 441 سکاڵا تۆمار کراوە، لە دهۆکی 339 حاڵەت تۆمار کراوە، 2 ژن کوژراوە، 2 ژن خۆی کوشتووە، 15 ژن باڵین سوتاوە. ئەمە ئی 3 مانگی ڕابردووە، بەڵام هێشتا ئەگەر ئێمە قسە لەسەر ئەو بکەین کە ساڵەکە ئەبێت چەند بێت و چەند حاڵەتی ترە، بە تێگرامێ ئەی سەلمێنێکە زیاتر ئەو حاڵەتانن کە سکاڵایە واتە سکاڵاکان زیاترن لە بڵین ئامارەکانی تر کە بە ڕێژەیەکی کەمترە، سکاڵەکان زیاترن لە هەر سێ پارێزگاکە بەوەی کە بەڵین ژنان سکاڵیان کردو لە هاوسەرەکانیان کە تونند و تیژیان بەرامبەر دەکرێت. بۆ ئێمە بەڕاستی ناتوانین ئامارێکی گشتگیر یاخود بەو جۆرە تۆمار بکەین، بەڵام کاریشی پێکەین چونکە حاڵەتەکان هاتوونەتە لای با بڵین تۆمار کراوە لە بەڕێوەبەراتیەکانە. بەڵێ جۆرەکانی تونند و تیژی کامانن و خراپترینیان کە بەلای ژنانەوە تا ڕادەیە زۆر مەترسیدارترە کامەیانە؟ بڵێ جۆرەکانی تونند و تیژی ئەتوانم بڵم چەند جۆرێکی هەیە تونند و تیژی. یەکلانە تونند و تیژی جەستەییە کە تونند و تیژی دەرونیە. بەڕاستی ئەم دوو حاڵەتە هەردووکی چۆن ئەڵێیت کاردانەوەی خراپی هەیە، چ بۆ ئافرەت بۆ خۆی چ بۆ کۆمەڵگا. ئەمە بەڕاستی ئەگەر ئێمە قسە لەسەر ئەو تونند و تیژانە بکەین کە جەستەیین، حاڵەتەکان زۆرن، بڵێن ئامارەکانی زۆرن بەوەی کە تونند و تیژی جەستەیی ئەکرێت بەرامبەر بە ئافرەت لەلایەن پیاوانەوە کە ئیهانیان ئەکرێت، کە لێیان ئەدرێت، کە سوکایەتیان پێ ئەکرێ، کە قسەیەکی نابەجیان پێ ئەوتری. ئەمانە هەموو بۆ جۆرە یاخود ئەکوژرێن، ینی جۆرێکی لە تونند و تیژی ئەوەیە کە ژنان ئەکوژرێن. بەڕاستی لە هەرێمی کوردستانە ئێمە ژنمان بینی و زۆر بە ئاسان کوژراوە. ڕاستە ڕەگەزی نێرینیش ئەکوژرێ، پیاوانیش ئەکوژرێن، بەڵام ئێمە قسەکردنمان لەسەر مەسەلەی ژنانە بەوەی کە
لە هەرێمی کوردستانە ژنان کوشتنی ژنان زۆر ئاسانە یعنی زۆر جار تۆ لەسەر شتێکی زۆر ئاسان دەیت ئافرەتێک ئەکوژی خوێنی ژنێک ئەڕژی لە پای چی یعنی بەڕاستی ئەمانە کاریگەری زۆر خراپیان هەیە تند و تیژی جستەی تند و تیژی دەرونی کە زۆر جار ئەمەوە ئەکا لە ناخی ئافرەت کە ناخی ئەهژێنێ بەوەی کە لەلایەن هاوسەر یاخود لەلایەن کە سوکار یا برایەتی یا باوکێتی قسەیەکی پێ ئەوترێ بەڕاستی ئەمە زۆر کاریگەری هەیە لەسەر دەرونی ئافرەت ئێمە بمانوێ نەمانوێت لە ڕۆ دەرونیەکەوە ئافرەت شێوازێکی ترای خود جیاوازترە لەگەڵ پیاوە بۆی کە بیرکردنەوەی قوڵترە بەوەی کە تۆ قسێکی پێڵێ یاخود شتێک کاردانەوەیکی خراپی بەرامبەر ئەەکەی ڕەنگە لای پیا بۆ جۆرە نەبێت هەر وەکو گاڵتە ئامێزیش بەرامبەری بکرێت بەڵام لە ناخی ئافرەتە بەڕاستی ئەمە زۆر کاریگەری هەیە زۆر لە ڕۆ دەرونیەکەیەوە کاریگەری لەسەر ئافرەت ئەبێ بۆیە تند و تیژیەکان ئەتوانم بڵم بەو جۆرەی کە باسکیران ڕێژەکەی زیادی کردووە و بوونیشی هەیە لە هەرێمی کوردستانە. بەڵێ با ئێستا بینە سەر هۆکارەکانی تند و تیژی دژی ئافرەتان ئەو هۆکارانە چین کەوا دەکا نێرینە پیا و بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەری خۆی تند و تیژ بێ و تند و تیژی بکاتە چەکێک بۆ سەپاندنی خۆی یان بۆ وەکوەڵێ ڕەسەن دارکردنی خۆی. بڵێ هۆکارەکانی تند و تیژی ئەتوانم بڵم ئەو هۆکارانە زۆرن کە بەرامبەر بە ژنان دەکرێت یەک لەوانە نەبوونی هۆشیاریە بەڕاستی ئێمە پێویستمان بەوە هەیە کە هۆشیار بکرێنەوە بە مافەکانی خۆمان بەتایبەتی ئێمەی ئافرەتان هۆشیار بکرێنەوە لەوەی کە چ مافێکمان پێدراوە هۆشیار بکرێنەوە لەوەی کە ئێمەی ئافرەت پێویستمان بە چیە لە کۆمەلگایە و پێویستە لە ناو کۆمەلگایە چ دەورێکمان هەبێت چ کاریگەرێکمان هەبێت چ ڕۆڵێکمان هەبێ وەکو خود وەکو کەسایەتی ئافرەت وەکو تاکێک لەم کۆمەلگەیە پێویستە هەموو ئافرەتێک ئەم ڕۆشنبیری هەبێت بە تایبەت لەکوێ دەست پێ بکە لە خوێندنەوە دەست پێ بکە لە پەروەردەوە دەست پێ بکە لە پەروەردەوە دەست پێ بکە بەوەی کە ئافرەت و پیاو بناسرێ بە مافەکانی خۆیان و هەردووکیان ینی بێ جیاوازی بەوەی کە عەدالەت هەبێت باشە یەکسانی هەبێت لە بینی پیا و ئافرەتە بەوەی کە دیاری کراوە نەک ئەوەی کە بسەپێنرێ بەسەریا و دادپەروەری هەبێ ئەمە پێویستە لە پەروەردەیە لە مناڵێکی بنەڕەتیەوە هەتاوەکو زانکۆ قسەی لەسەر بکرێ و ببێتە پرۆگرامێکی پوخت بەوەی کە ئەو مافە بگەڕێنرێتەوە بۆ ئافرەت کە پەروەردەیەکی باش و دروستی بێ بەداخەوە ئێمە بمانێوە نەمانێوە سێریکن لە مناڵێکمان هەیە لە ڕۆزێ یاخود لە مەکتەبە پێی ئەڵێت لاچۆ تۆ کچی ئەوە مەکە ینی بیستمانە لێرە لەوێ تۆ نابێ ئەوکە یادایکی پێی ئەڵێ ناڕۆڵێکیان تۆ ئەوە مەکە تۆ کچی ئەبێ ئەو بیکە ئەمە بەڕاستی جیاکاریەک دروست ئەکات لەما بینی کچ و کوڕا لە نێو ماڵە هەر بۆ خۆمانین خودی خۆمانین کە دایکەکان یاخود باوکەکان ئەم جیاکاریە دروست ئەکەن ڕاستە لە ڕووی پێکهاتەوە ئێمە چ کچ بێت چ کوڕ بێت جیاوازی هەیە بەڵام لە هەندێک ڕۆ پێویستە ئەم جیاکردنەوەیە نەبێ بەوەی کە کەسایەتی خۆی ون بکە کچ وەکویان با بڵێن ئافرەت کەسایەتی خۆی من بکە بەوەی کە بڵێ ئەها ئەو کوڕا نابێ منە ئیشە بکەم بەڵام من کچم یاخود ئەو ئەبێ بیکە من کچم نابێ بیکەم ئەمە زۆر گرنگە بۆیە پێویستە ڕۆشنبیری لە هەموو ئاستەکانە هەبێ و ئێمە خۆمان ڕۆشنبیر بکەینەوە بەوەی کە پێویستمان پێێتی وەڕی خراوەکانی ژنانیش ئەتوانم بڵم تا ڕادەیەکی زۆر ئیشیان لەسەر ئەوە کردووە کە ئەو خۆڕۆشنبیرکردنە بەرامبەر بە ئافرەتان بکرێەوە دەورات ئەکرێتەوە بە تایبەتی و ئافرەتانی کە سەرتا دەچنە پرۆسەی هاوسەرگیریەوە ئێمە دەوراتمان هەیە و کوڕەخراوەکانی ژنان دەوراتیان بۆ ئەەکەینەوە و وشاریانەکەنوێن لە مافەکانی خۆیان بە هەمان شێوە پیاوانیش کوڕانیش کەچنە پرۆسی هاوسەرگیریەوە هەر پێویستە ئەویان بەرامبەر بکرێت کە دەوراتیان بۆ بکرێتەوە بۆی پێویستە ئەم خۆڕۆشنبیرکردنەوەی ئەم خۆڕۆشنبیرکردنەوە بەرامبەر بە ئافرەت و بە پیاوە بۆ هەردووکیان گرنگە لەم سەرەتا دەست پێ بکە بۆ ئەوەی کە لانی کەم ئەو تند و تیژیانە ڕوونەیەن چونکە ئێمە کاتێککە بۆ ئەڵین دوو هاوسەر لە پرۆسی هاوسەرگیریە ئەم ڕۆشنبیرکردنا بێ بۆی کە کاتێک کە چوونە ناو عملیەکەوە بوارە عملیەکەەوە ڕاستە لە دوورەوە بە جۆرێک چۆنەڵی نمایشی یەکتری ئەکەن جۆرێک لە خۆشەویستی و لە ئەوە بەرامبەر بە یەک هەیە کە بە عاتفی بیرکردنەوە هەبێ نێوان هەردووکیانە بەڵام کاتێک کە چنە پرۆسەی بوارە عملیەکەەوە لە هاوسەرگیریە جۆرێکی تر ژیان بەڕێ ئەکرێت جۆرێکی تر با بڵێن ئیشەکان ئەگوزارێ لە ژیانی هەرێکێکمانە بۆیە پێویستە ئەم دەوراتانە بەڕاستی بکرێتەوە و ڕێکخراوەکانی ژنان نکۆڵیان نەکردووە بەوەی کە بتوانی بێتیان ئیش لەسەر ئەم کارانە بکەن بە هەمان شێوەش
خاڵێکی تر ئەوەیە کە هۆشیارکردنەوەی پیاوانیش گرنگە بەڕاستی ئێمە هەر ئەوە نەبێ بڵێن ئێمە ڕێکخراوێکی ژنانین ئیش بۆ ژنان ئەەکەین و پێویستە پیاوانیشمان لەلایەکی ترەوە ڕۆشن بیر بکرێنەوە. هۆکارێکی تر ئەوەی هۆکاری بەڕاستی ئەمە نازانین تەکنەلۆژیا چۆن بەکاربهێنین ئەو تەکنەلۆژیایی کە ئێمە بەکاری ئێنین نازانین چۆن بەکار وەکو لە سەرەتاوە باسمان کرد بە پیاویش و بە ئافرەتیشەوە زۆر بە شێوازێکی نالەبار بەکار هێنرێ لە هەندێک حاڵەتدا ئێمە قسە لەسەر ئەوە نەکەین کە لە ئیجابیەکەوە بەڵام ڕۆسلبیەکەشی ئەبێ ئەمە قسەی لەسەر بکەین کە چۆن بۆ بڕۆسلبیەکەەوە بەکاربێنێت تاکو ئافرەتان تونند و تیژی بەرامبەر بکرێ. هۆکارگەلێکی تر زۆرن کە زۆر جار ئافرەتان لێرە و لێ باز ئەکرێت کە بۆ خۆیان هۆکاری تونند و تیژیەکانن بەرامبەر یعنی خۆیان ئەڵێت وەک مامۆستایەک فەرموویڵێ هۆکاری تونند و تیژەکان ئەوەیە کە خۆی دارەکە ئەیاتە دەستی پیاوەکە کە تونند و تیژی بەرامبەرکە بەڵام من لەگەڵ ئەویان نیم بەڕاستی یعنی هیچ ئافرەتێک لەگەڵ ئەوەیان نییە کە بۆ خۆی هۆکار بێ بۆی کە تونند و تیژی بەرامبەر بکرێت لەلایەن پیاوانەوە بڵێ ئەوە دارەکەیە تۆ لێم بە لەبەرەوە کۆمەڵگەی ئێمە وا ڕاهاتووە ینی هەندێکی ناڵم هەمووی تا ڕادەیەکی باش ڕۆشنبیری لە ناو خێزانی ئێمەدا هەیە بەڵام هێشتا نەگەشتۆتە ئەوەی کە ژن بێتە پێشەوە ژن با بڵین سەرپشک بێ بۆ هەندێک حاڵەت ژن بڵین کارەکانی ناوماڵ بە شێوازێکی باشتر بەڕێ بکە یعنی وەکو پیا و دەوری هەبێ هێشتا ئەومان بەڕاستی کەمە حتا ئەمە لە ناو ڕۆشنبیرەکانی شارەنگە ئەو قسەکردن لەسەر مەسەلەی ژنان بەلایەنەوە شتێکی ئاسایی نەبێ ئێمە زۆر جار لەگەڵ ڕۆشنبیرەکانی قسەکەین لەگەڵ ڕێزم بۆ هەندێکیان ئەڵەنجا ئافرەتیان ئەوێ لەوە زیاتریان ئەو مافانی کە بۆ ئافرەت گەڕاتەوە بۆچیانە بۆ خۆیان دانیشتن لە ماڵەوە چ پێویستیان بەوە هەیە تر لەوە زیاتر چیان ئەوێ بەڕاستی بە کورتێکی بەڵام نا ئێمە بەو جۆرە بەڕاستی قسە لەسەر مەسەلەی ئافرەت ناکەین کە پێویستە ئەو مافەی کە هەیەی بۆی دەستە بەر بکرێ ئەو مافەی کە ئەوێتی کە پێی دراوە لی زەود نەکرێ بەڵکو بیدرێتێ و خیانەتی لێ نەکرێ. بەڵێ شنۆخان لە نێو خێزانێکدا کاتێ منداڵەکان کوڕ و کچێک ئەبینن کە دایک و باوکیان هەمیشە شەڕ و کێشە و گرفتیانە بۆ منە هەمیشە باوکەکە قسە زاڵ و دەنگ گەورە و نازانم هەمیشە چەکێکی بەدەستەوەی ئایا دارە زلەیەکە یام هەر شتێکی تر قسەوتنەکانێتی بەرامبەر بە دایکەکە دایکەکەش لە بەرامبەرات تەنها خۆ بێدەنگکردن و گریان و ئەم شتانی بۆ ماوەتەوە کاتێ دواتر ئەم کوڕکچە ئەچنە نێو پرۆسەی زەواجی خۆیانەوە ئەم نەبێتە ژنێکی بێگانە دێنێت و ئەمی شوو بە کوڕێکی بێگانە دەکا پێدوانیە کاریگەری ئەم شەڕ و تونند و تیژەی ناوماڵی خۆیان کە دایک و باوک بەردەوام ممارەسەیان کردووە کاریگەریش لەسەر ژیانی داهاتوی ئەمان هەبوو بێ بە پێچوانەشەوە گەر خێزانێکی ڕۆشنبیر بێ قڕەقڕ و کێشە و مەشاکیل مناڵەکانی خۆیان پەروەردەکردێت دواتر کاریگەری ئەبێ بۆ ژیانی داهاتوی کوڕ و کچەکەی خۆیان. بەڵێ ئەم دوو با بڵین خێزانە وەکو جەنابەت باسی کرد زۆر جیاوازی هەیە ئەمە لە خێزانێکی ڕۆشنبیرە منداڵێ پەروەردە بکەین چ لە خێزانێکی ئاساییە کە بۆ جۆری جەنابەت باسی کرد منداڵێ پەروەردە بکرێن جیاوازی زۆر ئەم دوو خێزانە بۆیە ئێمە خێزانی دووەم کە جەنابەت باسی کرد بۆی کە ڕۆشنبیر بێ منداڵەکان باشتر پەروەردە بن باشتر ئەتوانن بیریان فراوانکەن بەوەی کە بۆ منە مافی تاکەکان چییە خود مناڵ مافی چیە لە نێو خێزانەکانە ژنێک بۆ منە پیاوێک تونند و تیژی بەرامبەر بە خێزانەکەی بە گریان دەری ئەبڕێ سیرەکەی کوڕەکە و هەست ئەکا کە ئەمیش گەورە بوو ئەتوانە بەرامبەر بە ئافرەتێک بیکا کە ئەبێتە خێزانی وەک چەشکە ئەگری جەنابەت باس کرد کچیش کە لە نەوماڵە ئەگری کە دایکی تونند و تیژی بەرامبەر کراوە بیر لەوە ئەکاتەوە کە سبێنێ ئەمیش کەسێک تۆ بڵێ کەسێکی وا هەبێ وەکو باوکی کە ببێتە هاوسەری تونند و تیژی بەرامبەر بکات لەبەرەوە ئەم حاڵەتانە زۆر خەتەرن و لە ناو کۆمەڵگەی کوردیان زۆر ئەم خێزانانە هەیە بەڕاستی زۆر ئەم خێزانانە هەیە کە پیا و بە دەرەجەی یەکەم باڵا دەستە لەوەی کە بە ئارەزوی خۆی بتوانێت تەسەڕوفات لەگەڵ ژنا بکاوە تونند و تیژی بەرامبەر بکە من هەر بۆ ئەم دەسەڵاتی بە پیا بەخشیوە ئەم دەسەڵاتە خودی کۆمەلگە بەخشیوێتی بە پیاو یعنی ئەگەر ئێمە بۆچی هەر خودی کۆمەلگە ناتوانێت وەربگرێت کۆمەلگەیەکمان هەیە هۆکارێکی بەرگری بە ژن بدات هەر کۆمەلگە و بخۆی با بڵێن عادات و تەقالیدێکی خۆی هەیە لە هەر شوێنەکەی سەرێکی وڵاتانی ترکە هەرێکە و شێوازێک مامەڵە لەگەڵ ژناکە یاخود لەگەڵ ژن و پیاو لەگەڵ یەکتری ناکەین بەڵام سەریکە ئەگەر ئێمە قسە لەسەر مەسەلەی ئافرەت بکەین لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە ناو کۆمەلگەی کوردیە کولتورە عاداتە وای لێ ئەکا کە سەپاندوێتی هەر لە زۆ هێناوێتی کە پیاو تەواو باڵا دەستە بەسەر ژنە کە پیاو هەموو شتێکی بۆ هەیە
ئیتر ژن تەنها ئەوەیە لە نێو ماڵا بێت چێژ لێنێ مناڵ بەخێوکە مناڵ پەروەردە بکە و هیچی تر نەکە ئێخۆ ئەوە گەر ئێمە قسە لەسەر ئەوە بکەین لە زۆ پیاوان بەم جۆرە هاتوون و ڕۆشن بیرانیش لە ئەوروپا قسەیان لەسەر مەسەلەی ژنان کردو بەم جۆرە یەکێک لەوانە ڕۆسۆیە کە دەڵێ جان جاک ڕۆسۆ قسە لەسەر مەسەلەی ئافرەت دەکاڵێ ئەگەر بتەوێت ئافرەتەکە چاک بێ ئەوە چاکەبی ئەگەر بتەوێت خراپبی ئەوە وەکو من ئەبیتە فەیلسوف یان سێری کە تۆ بیرمەندە قسە لەسەر مەسەلەی ژنان بکە بەوەی کە ئەگەر ئافرەتەکە بێ وەکو ئەو بێتە فەیلسوف کاتە ئەمە خەتەرە بەڕاستی بانی ترسناکە بۆ کۆی جیهان ئەگەر ئێمە قسەی لەسەر بکەین بەڵام سێرێکی لە کوردەواریە ئەمە هەروە بۆ جۆرە هاتووە کە پیا و چەکی پێ بووە کە ئیتر ئەڵێ خاوەن نەزم کوردەواری قسێکی هەیە کە ئەڵێ خاوەن مستێکی ڕقەیانی ئەمەی بەو جۆرە هێناوە کە ئیتر تەنها پیاوە باڵا دەستە تەنها ئەبێ پیا و هەموو شتێک بکە تەنها پیاوە بڕیاردەرە ئافرەت بۆ خۆی ئەبێ لە نێو ماڵە بێ بەڵام ئەگەر تۆ بەو جۆرە تەماشای بکەی وانە سەرکی ئیسلامیش هەروای نهێناوە ئیسلامی ژوا قسەی لەسەر نەکردو ئەگەر بە شێوازێکی ڕۆشنبیریش و بە شێوازێکی زانستی قسەی لەسەر بکەی ئافرەتیش بۆ هەیە بڕیار بدا ئافرەتیش بۆ هەیە لە نێو ماڵی خۆیان با بڵێن کارەکانی بکاوەکو پیا و نەک ببێتە پیا لەگەڵ پیا یەکسان ئەم دەسەڵاتی بەسەر ژنا هەیە بتەوێنێتەوێ بەرگێکی ئاینی بەسەر کارەکانی خۆیان داوە بەڵام پێچێ ئاین ڕۆڵی نەبوو بێ لێم بۆ نمونە ئاین بەبێت جیاوازیە فەرمێ وەرگرتنی زانست فەرزە لەسەر هەموو نێرومەیەک لە کاتێکا تا چەند ساڵی بەر لە ڕاپەڕین خوێندنی ئافرەت هەر حرام بوو چوونە دەرەوەی حرام بوو لە کاتێکا بەمونە پێغەمبەری خوا ساسان کە ئەچووە هەر غەزا و سریایەکیشەوە یەکێ لە خێزانەکانی خۆیە برد حتا کۆمەڵی ئافر لەگەڵ یا ئەچوون بۆ ئەوەی برین پێچی بکەن یا نان و خواردن بۆ کەواتە ئێمە ئەبێ بزانین کە ئەم کارانە کە تونند و تیژی بەرامبەر بە ژنان لەوە چێ مۆرکێکی ئاینی وەرگرت پێ بەڵام هەڵە بەکارهێنانێکی ئاین بووە بەڵێ جەنابەت ئەوەت بیرهێنامە کە پێغەمبەری خوا فەرمە العلم فەریضەة عەلی كل مسلم ومسلمة کەیتر لە زۆر شتا پیا و ئافرەت یەکسان بە تایبەتی لە وەرگرتنی زانست ئەمە بۆ خوان یەکسانێکی تاو لە هەڵبژاردننی هاوسەرا یەکسانن لە خوێندنا یەکسانن لە بڕیاردانە بەڕاستی تر ئەمانە بۆ خوان ینی زۆر شتی تر هەیە کە یەکسانیە لە مابینی ژن و پیاوە بەڵام کاتێک کە مۆرکێکی ئاینی پێوەکرێت بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەمە زۆر قسەی لەسەر ئەکرێت کە مۆرکێکی ئاینی پێوەکرێ و جەنابەت باست کرد نەخێر لە ئیسلام شتیوان نییە ینی بەو جۆرە ئافرەت چەوسێنرا بێتەوە بەڵکو ئافرەت ئازادی ئیسلام ئازادی داوەتە ئافرەت حتا لە حەجەت الوداعدا پێغەمبەری خوا لە کۆتا وتارە باسی لە مەسەلەی ئافرەت کرد کە لەگەڵ ئافرەتانە باش بن ئەمە کۆتا وتاری بوو بەڕاستی ئەمە بۆ ئێمە بۆ تێگڕای جیهان ئەم قسەی پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بێ کاریگەریەکی باشی هەیە کە ئێمە بتوانین وەکو چەکێک بەکاری بهێنین بەتایبەتی ئێمە ئافرەتان کە پێغەمبەری خوا قسەی لەسەر مەسەلەی ئافرەت کردووە بۆیە کاتێک کە مۆرکێکی ئاینی ئەبەسرێتەوە بەم شتانەوە زۆر جار ئێمە ئەبینین ینی ئەمە خۆمان نەخەڵەتێنین پیاوێکە با بڵین کە توندوتیژی بەرامبەر بە ژنانەکە ئەچێتە مزگەوتیش بۆ نوێژیش ئەکات بە ڕۆژوش ئەبێ چاکەش ئەکا بەڵام لەو سەرودەی تۆستێرەکەی لەگەڵ خێزانەکەی خراپە توندوتیژی بەرامبەرەکە ئایا ئەمە ئیسلام پێی ئەڵێت نەخێر ئیسلام پێی ناڵێ بەڵکو خۆی سەپاندووە بەسەر ئەوەی کە توندوتیژی بکە کولتورە عادە دوای لێ کردووە کە بۆی ماوەتە کە پێی وتراوە پیاو ئەبێ بەو جۆرە بێ کە باڵا دەست بێت لەناو خێزانەکانە کە پیاو قەوامەی هەیە کە بەعکسەوە بەو جۆرە بڵین پێناسەی ناکرێت بەو جۆرە ئیشی لەسەر ناکرێت کە پیاو بێ باڵا دەست بێ بەسەر ئافرەتە چی بوێ بیکا بۆی نا بۆ جۆرن ینی بەو جۆرە مامەڵەکردن لەگەڵ ئافرەتانمە بۆ خۆی هەڵەیە هەتا من لە راپۆرتێکە ئەمە هەروەکو هینێک نەک بۆی کە ئافرەتان لێم وەربگرن بە شتێکی ئەوە لەم چەند ڕۆژە راپۆرتێک خوێندووە لەسەرەوەی کاڵە کاتێک کە پیاوێک لە ئافرەت ئەیات دەستی بەرز ئەکاتەوە لێ ئەیە بەڵام ژن ئەوەندا بێت دەسەڵاتە تەنها ئەوەیە کە ئاوات دەستی ئەوهالێکا بۆی کە عزیێتی نەبێت بۆی کە دەموچاوی بینار نەکات بەڵام ئەم زانای ئەڵێ خۆ ئەویش ئەتوانێ ئاوها بەو جۆرە چۆن ئەڵێ پیای پێشە بە ڕوخساریە بەڵام بۆ ئافرەت نایکە ینی ئەمە بەڕاستی خۆ ئەویش ئەتوانێ بەڵام نایکە بۆ لە بڕۆی پیاو هێندە زاڵی خۆی ئەوە کردووە بەسەر ئافرەتە ناتوانێت ینی ڕێگەی پێ نادرێت ینی بەلایەوە ئەوە ینی ئاسان نییە کە تۆ بەو جۆرە مامەڵە لەگەڵ هاوسەری خۆتا بکەی مامەڵە لەگەڵ ژنی خۆتا بکەی بۆی پێویستە بەڕاستی ئێمە ئەمانە زۆر بە هەند وەربگرین لەسەر مەسەلەی ئافرەت کە ئەم توندوتیژیانە کەم بکرێتەوە ئەم توندوتیژیانە بەڕاستی ئاوان نەبێت کە ئاراستێکی پێچوانەی هەبێ بەرامبەر بە بکرێتە مۆرکێک وەکو دین
بڵێ دین ئەو جۆرە تونند و تیژانە بەرامبەر بە ئافرەتان ئەکا ئەمە لە دینەوە سەرچاوی گرتووە باکسەوە ئەو ڕێز و تەقدیرەی کە ئیسلام داوێتی بە ئافرەت هیچ ئاینێک لەگەڵ ڕێزما بۆ هەموو ئاینەکان هیچ ئاینێک بڕوا ناکەم دابێتی بە ئافرەت ئێستا من ئەو پەری سەربەستم کە قسە لەگەڵ جەنابەت ئەەکەم لە بەڕۆی ئیسلام ڕێگەی پێداوم بێمە دەرەوە قسە بکەم بەڵام بەوەی کە بۆی دیاری کردوم نەک لە ڕێک لا بدەم بۆی کە بۆی دیاری کرد و زۆری سەربەستم و زۆریش ئازادم و هەموو ئافرەتانیش پێویستە بۆ جۆرە مامەڵن لەگەڵ ئەوەیە بکەن کە ئازادانە بیانەوە بیر و ڕای خۆیان دەرببڕن ئەمە کارێکی گرنگە. بڵێ شنۆخان ڕاگەیاندن بمانەوێ نەمانەوێت کاریگەری لەسەر تاک بە تاکی کۆمەڵگەی کوردی هەیە لەسەر خێزانەکان لەسەر پیا لەسەر ژن بەداخەوە ئێستا زۆربەی ڕاگەیاندن و کەناڵەکان پێشبڕکێ دەکەن لە بەرهەمێنان و بڵاوکردنەوەی پڕبینەرترین بۆمە فلیمی دۆبلاژ کراوە کە بمانەوێ نەمانەوێ ئەمە بەبێ گەڕانەوە بۆ ناوەڕۆکەکەی کاریگەری لەسەر تاکی کۆمەڵگە هەیە بۆ نمونە مناڵێ لە گەڕێکدا ئازاری مناڵێکی ترەدا لەبەرەوەی کە لە فلیمێکا بینیوەتی شەڕەشمشێ دەکرێت و یەکێک ئازارەدا ڕۆڵی ڕاگەیاندن لە دروستبوونی تونند و تیژیا چییە؟ ئایا ڕۆڵێکی هەمیشە سلبی هەیە یام ئیجابیشی هەبووە؟ من وەکو خۆم ئەگەر قسە لەسەر بوانی ڕاگەاندن بکەم بۆی کە چەند ساڵ ئیشم واری ڕاگەاندنا کردووە نەئەتوانم بڵێم خراپی کردووە نەتوانم بڵم باشی کردو لەو بەیناوەکو یەک ماوەتەوە بە جۆرێکی ناوەند ماوەتەوە بەڵام هێشتا نەگەشتوێتە ئەوەی من یەکشتت پێ بڵێم لە مەسەلەی تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتانە ڕێکخراوە با بڵین کەناڵەکانی ڕاگەاندن هێندەی شتەکان ئەوروژێنن هێندە زیاتر قسە لەسەر مەسەلەی ئافرەت ناکەن مەسەلەن لە ئافرەتێک ئەکوژرێ زۆر بەزەقی قسەی لەسەر ئەکرێ ئەی وروژێنرێت وێنەکەی پیشان ئەدرێت زۆر یعنی باز ئەکرێ ئەوەندە بەدوای ئەوەیە بچی بۆی کە بێنی ڕێکخراوەکانی ژنان یاخود ئەوانی کە چالاگوان لەسەر مەسەلەی ژنان کە ئەم کەیسا با بڵین ئەم کەسی کە کوژراوە یاخود ئیهانە کراوە هەر شتێکی بەرامبەر کراوە ئیشی لەسەر بکە هێندە ئیشی لەسەر ئەوە نەکردووە کە چارەسەری کێشەکان بکە واتا وروژێنەر بووە نەک بەوەی کە چۆن ئەڵی چارەسەری کێشەکانی کرد بێ ڕاگەاندن بۆیە ئێمە هەمیشە زۆر جانانی مگلەی لە کەناڵەکانی ڕاگەاندن ئەکەین کردوشمانە کە بەو جۆرە مامەڵە لەگەڵ کەیسی ژنانە مەکەن یاخود لەسەر مەسەلەی ژنانە مەکەن لەسەر مافەکانی ئافرەت مەکەن کە بە شێوازێکی زەق و بە شێوازێکی وروژێنەر بهێنە پێشچاوی بینەر بۆی کە زیاتر تۆ هانی بی مەسەلەن فلیمێک لێ ئەدەی تونند و تیژی ئەکرێ بەرامبەر بە ئافرەت فلیمێک لێ ئەدەی تۆ دۆبلاژی ئەەکە یاخود دێنەی خیتە سەر زمانی کوردی سوکایەتی بەرامبەر بە ئافرەت ئەکرێ پیاوێکە سوکایەتی بەرامبەر بە ئافرەت ئەکا لێ ئەیا ئیهانەی ئەکا ئەمە وای لێکا کە بەڕاستی ماوامان لێ تۆ کۆمەڵگەی ئێمە هەمومان چۆن ئەڵێ گیرۆدەی ئەو فلیمانە بووین ئەو فلیمە دۆبلاژکراوانی کە لە کەناڵەکانان لێ ئەدرێ بەڵام بەداخەوە بە کەناڵەکانی ڕاگەاندن کە هەندێکیان بۆ جۆرە مامەڵە لەگەڵ ئەو کەیسانەکەن یاخود مامەڵە لەگەڵ تاکی کوردی ئەکەن بۆ هێنانەدی ئێمە ئەبێ کارێکی وا بکەین لە ڕاگەاندنەکانە کارێکی وا بکرێت کە ڕۆشنبیری بەرجەستە بکرێت چۆن ئەڵێ مرۆڤەکان ڕۆشنبیر بکرێتەوە ئافرەتان بناسرێن بە مافەکانی خۆیان و پیاوان بزانن چ مافێکیان هەیە کە بۆی کە لە کۆمەڵگەیە بەرجەستەی بکەن بۆی کە خێزان پێویستە چۆن بێت چۆن بژی چۆن ئەو بکە بەڵام دێت لە پەنای ئەوە فلیمێکی بۆ منە نابەجێت یاخود فلیمێکی نەشیاو ئەنی زۆر جان بەڕاستی جێی ئەوە نییە کە هیچ کەسێکمان سەیری ئەو فلیمانە بکەین بەڵام بەداخەوە دێت ئەم فلیمانە دەکاتە وێنێک و ینی ڕەواجی پێ ئەدا و مناڵەکانمان سەیری ئەەکەن ئەگەر کاتژمێر نۆبێڵێ ئاهوەڵا فلیمەکەی کاتژمێر دەبێڵە فلیمەکەی ترە ینی بەڕاستی ئەمانە هەموو کاریگەری هەیە لەسەر خودی خێزانەکان بە تایبەتی مناڵەکانمان کە بۆ جۆرە پەروەردە بکرێن و دوجار ئەو کەسانیان لێ دەبچێت کە ئێمە گیرۆ دەبرین ئێمە میشاڵین ئافرەتان نیوەی کۆمەڵن و دایکی نیوەکەی ترین وهر ئەو نیوەی کۆمەڵە گیرۆدە دەستی نیوەکەی ترەتی کە پیاوە ئەیکەواتە کە تۆ بەم جۆرە ئەم نیوەی کۆمەڵە گیرۆدە دەستی نیوەیەکی تری بێ کە پیاوە کەواتە چیمان بۆ ماوەتەوە بۆیە پێویستە ئێمە زۆر بە باشی قسە ینی هەنگاو بنین بۆ مەسەلەی ژنان بۆ مەسەلەی ئەو تونند و دیژانەی بەرامبەر بە ژنان دەکرێت بە تایبەتی ڕاگەیاندن پێویستە ڕۆڵێکی ئیجابی باشی هەبێ لە ڕووماڵکردنی کەیسەکان بەرامبەر بە ژنان بەرامبەر ئەو تونند و دیژانەی بەرامبەر بە ژنان دەکرێت بەڵام بەداخەوە نەیکردووە تا ئێستا. شنۆخان ڕۆڵی ڕێکخراوەکانی بواری ژنان چییە؟ هەم لە کەمکردنەوەی بۆ نمونە ئەو داتانەی کە لەبارەی تونند و تیژیەوە هەیە هەم لە زیادکردنیدا ئایا ڕێکخراوەکان توانیویانە تا ڕادەیەک بۆ نمونە کێشەکانی ژنان چارەسەرکەن یان هیچ نەبێت کەمیان بکەنەوە؟ ڕێکخراوەکانی ژنان بە تێگڕا ئەگەر ئێمە قسەی لەسەر بکەین ئیشان لەسەر مەسەلەی ژنانە کوورە بە تایبەتی دوای ڕاپەڕین
ئێمە بانەڵین ڕێکخراوەکانی ژنان هیچیان نەکردووە شتیان کردووە لەسەر مەسەلەی ئافرەت لەسەر گەڕاندنەوەی ماف بۆ ئافرەت لەسەرەوەی کە پێویستە ئافرەت چی ئەوێ لە ناو خێزانە لە ناو کۆمەڵگەیە وەکو تاک وەکو کەسایەتی ئەم ئافرەتە بەڕاستی ئیشی کردووە لەسەر مەسەلەی ژنان بەڵام لە طموحی با بڵێن خەڵک نەبووە لە طموحی هەمیشە کە باسی ڕێکخراوەکانی ژنان ئەەکەی خەڵگەڵێ تخوا بەسە باسی ڕێکخراوەکە ئەنیا شتێکی بۆ بە شتێکی چۆنەڵی نەشیاو لە ناو کۆمەڵگەیە بۆ لە بەرەوەی لە دروستبوونی ڕێکخراوەکانە کێشەی ژنان زیادی کردووە کاتێک بۆ نمونە ژنێک توندوتیژی بەرامبەر ئەکرێت ئێمە زۆر جار کەیسمان هاتووەتە لاکە توندوتیژی بەرامبەر کراوە دواتر چوونەتە لای پیاوەکەی بەڵێنی پێیاوین کە باش بێ لەگەڵی چونەتە ناو ماڵەکەی و قسەمان لەگەڵ کردووە بەڵێنی پێداین کە لەگەڵ خێزانەکەی باش بێت ئیتر هیچ کێشەیەکیان نەبێ بەڵام دوای ماوەیەک سیرەکەین سەر لە نوێ کێشەکان سەری هەڵداوەتەوە بەڵام ئەمە بۆچی ئەم نمونە هێنایەوە ئەمە ئەوە ئەسەلمێنێ کە ڕێکخراوەکانی ژنان ناتوانن بە دەقیق بچنە ناو خێزانەکانەوە تاکو چارەسەری تەواوی کێشەکان بکات ئەو کە بڵێن بە تۆ ئەیە دوای توندوتیژی بەرامبەر ئەکات ڕێکخراوەکانی ژنان ئەو کاتە چی بڵێن ینی چی بکەن چ گوناحێکیان یا چ تاوانێکیان هەیە بەوەی کە تۆ بڵێ وەڵا ڕێکخراوەکانی ژنان ئەگەر ئەوەی نەکردای بڵێن مێردەکەی نەی ئەکوژ یا خود توندوتیژی بەرامبەر بە خێزانەکەی نەئەکرد ئێمە ناتوانین دقیق بچینە ناو ژیانی ئەو کەسانەوە دقیق لەگەڵیانە بمێنینەوە تەنها بڵێنەکە لیان وەرەگرین یاخود ئەگەر بزانین زۆر کاریگەری خراپی هەیە لەسەر ژنەکەی لی دوورەخینەوە ئێنین لە شەڵتەرەکانە بڵێن ئەی هێڵنەوە ئافرەتان هەرچەند لەگەڵ ئەوە شاکە لە شەڵتەرەکانە هێڵراونەتەوە بەڕاستی دوای ئەوەش کە براونەتەوە هەندێکیان هەرکوژراون هەرکوشتیانن لە دوای پێدانی بەڵێن جارێکتر گەڕێنراوەتەوە دوای ئەوە کە توندوتیژیان بەرامبەر کراوە بە کوشتونیان لەبەرەوە ئێمە بەڕاستی ڕێکخراوەکانی ژنان پێویستە زیاتر هەنگاو بنێن و پێویستە زیاتر بەرەو پێش بچن بۆ ئەوەی کە ئەم توندوتیژیانە لە هەرێمی کوردستانە کەم بکرێتەوە شنۆخان ڕێکخراوەکانی ئافرەتان چیان بە ژنان بەخشیوە یا بە شێوەیەکی تر ڕێکخراوەکان تاکەی وەکوەڵێ فریاد ڕەس و دەستگیری ئافرەتن بۆ من ئافرەتێ لە راپۆرتێکە لە راپۆرتێکی ڕۆژنامەنووسیاڵێ تا ئەو دقیقەی کە لە دادگا لە مێردەکەم جیابوومەوە ڕێکخراوەکان هاندەرم بوون دەستگرم بوون تەنانەت پشتیوانم بوون لەوە بەدووە تەنانەت ئامادەش نەبوون بچمە بینایی ڕێکخراوەکەیانەوە و چایەکیان لەگەڵا بخۆمەوە بەڵێ خۆی ئەگەر قسە لەسەر مەسەلەی قسە لەسەر ڕێکخراوەکانی ژنان ئەکەین ئێمە بە تێگرا قسە لەسەر ڕێکخراوەکان ئەکەین بەڵام ئەگەر تۆ بێیت تاک باسییانکەی ڕێکخراویشمان هەیە زۆر بە شێوازێکی سلبی مامەڵی کردووە لەگەڵ خودی ئافرەتە ئێمە لێت ناشارمەوە لەم ماوەی پێشوە ئافرەتێک هات سەلامان وتی چوومەتە فڵان ڕێکخراوکە من لێرە ناوی ناهێنم کێشەم بووە لەگەڵ هاوسەرەکەم چوومەتە لای ئەوان کە بۆم چارەسەر بکەن وتێتی بڕۆ لە دادگا شکاتی لێ بکەولی جابەرەوە کە پیاوێک گوابێ بەرامبەرەتی ئەوەی لی جابیتەوە بەڵام کاتێک کە هاتە لای ئێمە بەو جۆرە نیە کێشەیەکی بەسیتی نێوانیانە ئەخۆ ڕۆژانە با بڵین ژن و مێرد هەر کێشیان ئەبێت دەمە بۆڵیان ئەبێ ینی شتێکی بەسیت ئەتیادی دوایی هەر بۆ خۆیان پێک دێنەوە دێت لەسەر ئەمە بە ئافرەتێک ئەڵێ تۆ لە خێزانەکە جیابەرەوە بەڵام کاتێک کە ئێمە من خۆم ئەڵم ئێمەانی ئێمەی نەوەینەت بەو جۆرێکە بڵێ مەڵام بۆ خۆم بەو جۆرە بێ بەڵام وەک ئەوەی کە بە شێوازێکی ئەوە کە ئەم کەیسە هاتوۆتە لای ئێمە بۆیە باسی ئەەکە پێی وتۆ کە جیابێتەوە لەگەڵ ژنەکەی لەگەڵ هاوسەرەکەی کاتێک کە باسی کێشەکەی کرد کێشەکەی لەسەر شتێکی زۆر ئاسایی بووە کە هاتوۆتەوە بڵێ من بێتاقەت بووم هیلاک بووم زۆر ئیشم کردووە ناچوون بەدەمیەوە لێ یاوم کە لێ یاوە کە سکاڵای خۆی کردووە نەک بۆی کەشکات کار سکاڵای کردی بڕۆ لە مێردەکە جیابەرەوە ئێمە گفتوگویەکمان لەگەڵا کردووە بە سەعات بە چەند کات ژمێرێک وامان لێ کردووە کە پێک بێ لەگەڵ مێردەکە لەگەڵ هاوسەرەکەشان بە هەماشەوە قسەمان کردووە ئێستا خێزانێکی زۆر ئارامن باشە چه ئەوەی کە جیابێتەوە ئێستا چه ئەوەی کە ئێستا پێکەوەن لەبەرەوە ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان هەمویان باش نین هەر هەمویان ئێمە من بۆ خۆم و کەسایەتی خۆم وا ئەڵێم هەمووی باش نییە بەڵام بە شێوازێکی گشتی ئیشیان لەسەر مەسەلەی ژنان کردووە یعنی کاریان کرد بۆی کە مافی ژن بگەڕێتەوە کاریان کرد بۆی کە توندوتیژەکان لە هەرێمی کوردستانە بەرامبەر بە ژنان کەم بکرێتەوە لەگەڵ ئەوەشە ڕۆڵی خراپ و سلبیشیان گێڕاوە
بەڵێ ئێمە بمانەوێت نەمانەوێت لە کۆمەڵگەی کوردیا بە ڕێکخراوەکان دابشکەین بەسەر دوو پۆلە ڕیزبەندێکیان بۆ بکەین بمانەوێت نەمانەوێت بەشێ لە ڕێکخراوەکان ئەیانەوێت لە دەواازەی ئاینەوە چارەسەر بۆ کێشەگرفتی ژنان دابنێن ئەمانە باناو بنێن ڕێکخراوە بۆ نمونە بەس ئەتوانین بڵێن خاڵی هاوبەشی نێوان ڕێکخراوە ئایندارەکان یا ئیسلامیەکان لەگەڵ ئەوان ترا هەر مەسەلەی پاراستن و بەرزکردنەوەی شکۆی ئافرەتانە لە بەرامبەردا ئەو ڕێکخراوانەی تر هەن کە هەر هەوڵ ئەدەن لە دەواازەیەکی دژە ئاینیەوە بچن بۆ چارەسەرکردنی کێشەکان ینی ئەیانەوێت لە شکۆ و لە مقدساتی دین بدەن ئەم دوو ڕێکخراوانە کامیان ئەتوانن زیاتر کێشەکانی ئافرەت چارەسەر بکەن پێش ئەوەی بگاتە کوشتن و جیابوونەوە و لێدان و ئەو شتانە وەکوێڵە ئێوە وەکو ڕێکخراوێکی ئیسلامی چۆن ئەتوانن لەمپەر لە بەردەم ئەم تونند و تیژانە دابنێن و خێزانەکەش هەر بە یەک ڕێزی و بە تەبایی بمێنێتەوە ئێمە ناتوانین بڵین ڕێکخراو ئیسلامیەکان زۆر زۆر چاکترن لە ڕێکخراو ئەلمانیەکان و ڕێکخراو ئەلمانیەکان زۆر زۆر باشترن لە ڕێکخراوەکانی تر ئەم دوو ڕێکخراوە کە تۆ باست کرد ئەگەر بەڕوونتر قسەی لەسەر بکەین هەردووکیان یەک کاریان هەیە کە گەڕانەوەی مافە بۆ ئافرەتان کەمکردنەوەی تونند و تیژەکانە بەرامبەر بە ژنان ئەمە لە خودی هەردووکیانە بەرجەستە ئەبێت ئێمە تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانمان هەیە ڕێکخراوەکانی ژنان کە لە هەموو بیر و بۆچوونەکان تیامانایە لە ئەو پەڕی ئیسلامی تا ئەو پەڕی ئەلمانی لەگەڵمانایە بەڵام یەک شت کۆی کردوینەتەوە کە داکۆکیکردنە لە مەسەلەی ژنان ئەمە بە خۆی گرنگە ئێمە ئیش لەسەر ئەمە ئەکەین بەڵام کاتێک کە من وەکو ڕێکخراوێکی ئیسلامی ئیش بۆ مەسەلەی ژنانەکەم بە بیر و بۆچوونی خۆم ئیش ئەەکەم ئەویش بە بیر و بۆچوونی خۆی ئیشەکە بەڵام ئەم بیر و بۆچوونە ئەوە ناسەلمێنێ کە ژیانی کەسێک تێک بدا یاخود وای لێ بکا کە مامەڵەیەکی ناتەندروستی هەبێ بەرامبەر بە جیاوازی بۆچوونی ئێوە لە چارەسەرکردنی کێشەکە و جیاوازی بۆچوونی ئەوان هەم لە چارەسەرکردنە هەمان وەکوڵێ هەمان چارەسەر دێتە بەرهەم ئەتوانم بڵم چارەسەرەکان تا ڕادەیەک جیاوازی بەخۆی ئەبینێ چونکە من بە شێوازێکی تر مامەڵە لەگەڵ ژناکەم ئەو بە شێوازێکی تر مامەڵە لەگەڵ ژناکە ئەو نمونەیەکەم بۆم گێڕایەوە ئەمە نەکەم تامیمی نەکەم بەسەر هەموو ڕێکخراوەکانی ژنانە بەڵام وەکو پێم وتی ڕێکخراو هەیە بۆ جۆرە مامەڵە لەگەڵ کەیسەکان ئاکا لەسەر مەسەلەی ژنانە ئێمە بەدید و بۆچوونی ئاینیانە مامەڵە ئەکەین مەسەڵەن بۆم پێی ئەڵێن کە ئیسلام وا ئەڵێت ئەمە مافی تۆیە ئەمە مافەکانی تۆیە لە ئیسلامە بەو جۆرە ئەبێ مامەڵە بکەی لەگەڵ هاوسەردا وە تۆش وەکو هاوسەر وەکو پێویستە بەم جۆرە مامەڵە لەگەڵ خێزانی خۆتا بکەی کاتە بۆ هەردووکیان ئەرک و ماف دیاری کراوە لە پەنای ئەم ئەرک و مافە تۆ دێی وەکو بۆی کە قورئان پێت دەڵێ یاخود ئیسلام پێت دەڵێ بەم جۆرە قسەی لەگەڵ ئەەکەی ئەمە ناکاتەوەی کە بڵین لاینێکی ئیسلامی یاخود لاینێکی ئەلمانی یاخود کەسێکی تر یا ڕێکخراوێکی تر نەتوانێ ئەو دێ بە شێوازێکی تر قسە لەسەر مەسەلەی ژنان ئەکا بەڵام دوجار هەر قسەکردنە دوجار هەر چۆنەڵی قسەکردنەکان ئەچێتە ئەوەی کە چۆنەڵی تونند و تیژیەکان کەم بکرێتەوە ئافرەت مافی بۆ بگەڕێتەوە شنۆخان ئێستا لە هەرێمی کوردستانە ڕێژەی تەلاق و جیابوونەوە زۆر بووە و بەردەوام لە زۆربوونی شایە بزانین یەکەم جار هۆکاری ئەم جیابوونەوەیە چییە لە نێوان ژن و مێردەکانەوە ئایا تەلاق کۆتایی هێنانە بەو تونند و تیژەی کە هەبووە لە نێوان ژن و مێردەکە یام ئەتوانین بڵێن سەرلووتکەی هەموو تونند و تیژەکانە بەرامبەر بە ئافرەت من بەداخەوە ئێڵم لە هەرێمی کوردستانە ڕێژەی تەلاق زیادی کردووە و ڕۆژ بە ڕۆژ چۆنەڵی ساڵ بە ساڵ مانگ بە مانگ ڕێژەکە لە زیادبوونە بەتایبەتی لەم 2 ساڵی قەیرانی داراییە ڕێژەی تەلاق زیادی کردو بەداخەوە کە ئێمە لەمە لە دادگاکانە پێمان ئەڵێن کە ڕێژەکە زیادی کردووە یەکێک لە هۆکارەکان چۆن لە 2 ساڵی نەبوونی قەیرانی داراییە کە ئەمە زۆر کاریگەری هەیە لەسەر خودی ئافرەت لەسەر کەسایەتی ئافرەت کە بۆ تۆی ئەوەی کە جیابنەوە لە یەکتری ئەمە لە ڕاگەاندنەکان ئابینین کە چەندەها پیا و ئافرەت جیابوونەوە بۆەوەی کە بژێوی ژیانیان نەبووە هیچ کێشەیەکیان نەبوو بەڵام بژێوی ژیانیان نەبووە تەلاقی دا و گەڕانیتە ماڵی باوکی ئەوی چۆتەوە ماڵی باوکی ئەمانە هەن ینی ئەبیسترێت کە ئێمە لە ڕاگەاندنەکانەوە ئەیبیستین کە وەکو کەیس دێتە لامان کە بەداخەوە قەیرانی دارایی وای کردووە کە خێزانەکان لێک جودابوون کە خێزانەکان شیرازیان تێک چووە کە بەڕاستی ئەمەش حاڵەتێکی زۆر ناخۆش ئێمە گلەی ئەوەش بکەین وەکو ڕێکخراوەکەم وەکو کەسایەتی خۆم کە حکومەتی هەرێمی کوردستان بە دەرەجەی یەکەم
بەرپرسە لەم کێشانی کە لەم کێشەی جیابوونەوە لە پیاو ئەفرا کێشەی تەلاق کێشەی نەبوونی قەیرانی دارایی نەبوونی بودجە بەڕاستی بە دەرەجە یەکەم حکوومەتی هەرێم لەمە زۆر بەرپرسیارە بەداخەوە کە خێزانەکان پەرتەوازە بوون خێزانەکان شیرازیان پچراوە یعنی هیچ خۆشی و سعادەتێک لە ناو زۆرینەی خێزانەکانە نەماوە بەهۆی قەیرانی داراییەوە ئەمە خاڵێکە ئێمە پێویست ساڵوەستی لەسەر بکەین پێویستە ڕێکخراوەکانی ژنان زۆر بە جددی ئیشی لەسەر بکەن بەوەی کە ئیتر بەسە شکوی ژن بگەڕێتەوە و خۆشبەختی بگەڕێتەوە بە ناو خێزانەکانی بەشی دوای پرسیارەکەم ئایا تەلاق کۆتایی هێنانە بەو تونند و تیژەی کە لە ئەنجامیەوە تەلاقاتۆتە کایەوە یام ئەتوانین بڵێن سەرلووتکەی کێشە و تونند و تیژەکانە کە دواتر بەرۆکی یام هەر یەک لە ژن و پیاوەگرێتەوە ئەتوانم بڵام تەلاق حلێکە ینی کە کاتێک کە خۆی گەورەش باسیەکە وەکو هەندێک دایناوەکە هەرچەند قورسیشە لە دینەوە بۆ ئینسانەکانیش بەڕاستی حاڵەتێکی زۆر قورسە بەڵام دوجار ئەچێتەوەی کامە ئیتر هیچ چارەسەرێکی نامێنێ ئیلا بە تەلاق نەبێ زۆر جار تەلاق دەبێتە چارەسەری کێشەکان لە هەندێک حاڵەتدا چونکە ژن و مێرد ناتوانن پێکەوە بژین ناتوانن ژیانێکی خۆشبەختی ناتوان یەکتری ینی خۆشبەختی بدەن بە یەکتری بۆیە تەلاق چارەسەرێکی تەواوە بۆ ئەو مەسەلانە بۆ هەندێک حاڵەت کاتی بەرنامەکەشم بەرەو تەوابوونە چێ ئایا تونند و تیژی بەرامبەر بە ژن تەنها ڕەگەزی نێرینەیکایان بۆ نمونە زۆر جار خوشکی مرد لەوە چێ زۆر خراپ بجۆڵێتەوە لەگەڵ بۆن براژنەکە یان بۆن خەسوو لەگەڵ بووکە ئایا ئەمانەشە دەچنە خانەی تونند و تیژیەوە خۆی تونند و تیژی ئەگەرم بڵین هەر ئەوە نییە کە پیا و ئەوەندەش بزانی ئافرەت بە قسەی قورس و ئازاردەر و دڵشکێن بۆن ناڕەحەت و قەڵزە بێ بە لێدان لەوە چێ ئەوەندە هین نەبێت لێدانەکە هەروەکو نووسەرێگەڵێ قاچێکی بریندار یا جەستەیەکی بریندار چاگە بێتەوە بەڵام دڵێکی شکاو چاک نابێتەوە خۆی ڕاستە ئەمەگەر ئەو تونند و تیژانە ئەگەر ئێمە ئەڵین تەنها پیاوان بەرامبەر بە ئافرەتانەکەن بەڵام ئەگەر ورتر بیتەوە ئافرەتانیش ئیکا لە بەرامبەر ئەوەی کە پیا و بەرامبەر ئافرەت ئیکا ئافرەتیش بەرامبەر بە مناڵەکانی ئیکا بەرامبەر بە کەسی تر ئیکا بەرامبەر بە پیاویش بە خودی پیاوانێک پێچوانێک وێگین هەروە دەرەچێت بەرامبەر بە خودی پیاویش ئیکا بەڵام چۆنەڵی حاڵەتێکی دەرونی پێی دەرەبڕێ نەک تونند و تیژی جەستەی چکە هەندێک حاڵەت پیا ناڵی ئافرەت ناتوانێت لە ڕووی جەستەییەوە لە هەموو کاتێکنە ناتوانێت تونند و تیژی جەستەی بەرامبەر بە پیاو بکەم مەگەر ئەو پیاوە زۆر ئەوە بێت یعنی نەتوانێت یا هەستە یان نەخۆش بێ هەیە حاڵەتی وا هەیە کە ئافرەتان تونند و تیژیان بەرامبەر بە پیاوان کردووە بەڵام کاتێ بۆ کە ئەو هیچ نەیتوانیوە دەسەڵاتی هیچی نەبووە ئەمە حاڵەتێکی دەگمەنە کاتێک کە ئافرەتێک تونند و تیژی بەرامبەر ئەکرێ بەڵێ ئافرەتیش تونند و تیژی بەرامبەر بە بەرامبەرەکەی خۆی ئەکا بەرامبەر بە ئافرەتە ئەیکا بەرامبەر بە کەسوکاری ئەیکا بۆ نمونە بەرامبەر بە کەسوکاری مێردی ئەیکا بەرامبەر بە مناڵی ئەیکا یعنی بەوە دەری ئەبڕێت چونکە ناخی چۆنەڵی شێواوە بەوەی کە ئەوەندە تونند و تیژی بەرامبەر کراوە ئەویش ناچارە بەو تونند و تیژە دەری ببڕێ کەمەش حاڵەتێکی باش نییە ینی حاڵەتێکی باش نییە تۆ بڵی وەڵا ئافرەت بەو جۆرە مامەڵە لەگەڵ بەرامبەرەکەی بکە بەڵام ئەمە کێوای لێ ئەکات ئەمە بۆ چیوە ئاکە ئافرەت بۆ وایە ئەگەر ئێمە قسە لەسەر حاڵەتی دەرونی ئافرەت بکەین بەڕاستی ئافرەت هێندە ناسکە هێندە جوانە خۆی گەورە تایبەتمەندێکی پێداوە لە جوانی و لە ناسکیە ئەگەر تۆ مامەڵەیەکی باشی لەگەڵکەی هیچ ئافرەتێک ناتوانێت تونند و تیژی بەرامبەر هیچ کەسێک بکە پیاوێک ئەگەر خۆشبەختیکە بە هەشتێکی بۆ بڕەخسێنێ تۆ جەهەنەمێکی بۆ ڕەخساندووە بەتەمای بە هەشتێکی بۆ بڕەخسێنێ ناکرێشتیوە لەبەرەوە تۆ ئەبێ بە هەشتێکی بۆ بڕەخسێنی بۆ ئەوەی ئەو بە هەشتە خۆشتر بک بۆ تۆ لەبەرەوە ئافرەت پێویستە یعنی بواری بۆ بڕەخسێنی ئافرەت پێویستە مامەڵەیەکی نەرمی لەگەڵا بکەیت تا ئەویش بتوانێت مامەڵەیەکی تەندروست و نەرم لەگەڵ بەرامبەرەکە بکە شنۆخان ئێوە وەک دیارە نوێنەرایەتی ڕێکخراوێکی ئیسلامیەکەن ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ئێوە تا چەند توانیتانە بەدەمەوە چوونتان بۆ کێشەکانی ژنان هەبێت و توانی بێتان کێشەکانی ژنان هیچ نەبێ لە ڕوانگەی خۆتانەوە یان لە شوێنی خۆتانە چارەسەر بکەن بەڵێ ئەگەر ئێمە وەسف نەبێ بۆ ڕێکخراوەکەی خۆمان لێرا کە باسی یەکەم بەڵام کە جەنابەت ئەو پرسیاراکەی وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە سەر بە کۆمەڵی ئیسلامیە ڕێکخراوێکی ڕاستە باگراوندێکی حیزبی هەیە بۆ بیرمان نەچێ بەڵام ڕێکخراوێکی تا ڕادەیەک سەر بەخۆی پێدراوە کە بە ئەو پەڕی ئازادانەوە کارەکانی خۆی بکە
و ئێمە لە ماوەی 20 ساڵی کارکردنی ئەم ڕێکخراوە تاوەکو ئێستا بەڕاستی زۆر کاری باشیان کردو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە چارەسەرکردنی بە تایبەتی کێشەکانی ژنانە زۆر حاڵەتمان چارەسەر کردووە زۆر حاڵەتمان ینی پیا و ئافرەتویستیانە لێک جیابنەوە گەشتۆتە حاڵەتی تەلاق ئێمە نەمان هێشتووە پێکمان هێناونەتەوە زۆر خێزانمان دروست کردووە لە ڕووی هاوسەرگیریەوە ینی بەڕاستی ئەمانە گرنگن زۆر شتی باشیان کردووە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە هەرێمی کوردستانە کە بوونیان هەیە بەڕاستی کار و چالاکی باشیان هەیە بە تایبەتی لە مەسلەی ئافرەتان و گەڕانەوەی مافەکانیان بە دەرەجەیە کە مەگەرمە قسەی لەسەر بکەین گەڕانەوەی ماف بۆ ئافرەت ئەو مافانەی کە خۆی گەورە بووی دیاری کردووە و هەم پیاویش کە بۆی دیاری کراوە ئەمە زۆر گرنگە ئێمە ئیشمان لەسەرکەوە و بەردەوامیشی یەک شتی تریشمان بیر نەچێت ڕێکخراوی خوشکانی ئیسلامی و ئەمە جارێکی تر ئێڵەمە بۆ جۆرە نەبێت کە ئێمە بڵێن وەسف و سەنای ئەم ڕێکخراوە دەکەم ئەگەر ڕێکخراوی تر لە بەرامبەریا بە مادە ئیشی کردبێ لە 20 ساڵی ڕابردووە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەتاوەکو ئێستاشی لەسەر بێ خۆبەخشانە ئیشی کردووە شنۆخان پرسیاری زۆرم بوو بەستر کاتی بەرنامەکەشم بەرەوەتەوە بوون ئەچێ زۆر سپاسی بەڕێز دەکەین لە ئامادەبوون لە بەرنامەی باسوخوازدا بینەرانی بەڕێز بەم شێوەی هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەیشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ